بەڕاستی لە بەنسبەت هێزە کوردیەکانەوانێ بخۆیان ینی ڕاستیە بێتە سەر باری ڕاستی کێشەیەکی وا لە نێوانیانە نییە چونکە هەموو هێزە کوردیەکان خاڵی هاوبەشیان زۆرە کە بریتە لەوەی کە لایەن یەکەم ئازادی و ڕزگاری و ئیداری خۆجیی و ئەم شتانە بەدی بێنن کە ئەمانە هیچی حیزبە کوردیەکان لە ناوەکان ناکۆکی و کێشان لەسەر ئەمە نییە لەوانەیە لەسەر هەندێشتی بچووکتر و گەورەتر مناقەشە هەبێ بەڵام کێشەی ئەوەی کە بێتە ململانێ و شەڕ و ناکۆکی گەورە شتیوانە لە ناوێنە هێزە کوردیەکانە بەڵام ئەوەی کە هەیە دەستی دەرەکیەوە جوڵاندنی دەرەوەیە بۆیە لەم ساتە وەختی کە گەلەکەمان بۆ ناوچەکەش و دنیاش بەگشتی بە دۆخێکی زۆر هەستیار و ڕاگوزەراتی ئەپەڕێ هەموو هێزێکی بچووک تا گەورە لە گروپێکی بچووکۆ تا دەگاتە دەوڵەتێکی ئەمریکا لەم دۆخە ڕاگوزەرە دەیانەوێت لە کەمترین کێشە و ئاڵۆزیەوە بەئاڵێن و حتا بانگەوازی چەند جاری نەتەوە یەکگرتوەکانی شەبوو کە لەم دۆخە ئاڵۆزی دنیا جەنگ لە هەموو شوێنێکە ڕابوەستێ پێویستە ئینسان ئەمانە هەمی بە هەند وەربگرێ ئەوەشی کە پێچەوانەی ئەم شتە جیهانەیە تەنها ئەردۆغان لە چەند لای جیهانەوە لە چەند ناوچەی گرنگ و استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەنگی بەرپا کردووە بۆیە ئەم شەڕام بە پلەی یەکەم خەڵکی هەرێمی کوردستان زەرەری تیاداکە و پەرۆشی گەریلا و بانگەوازی گەریلا شتێکی باش بوو بەلای خەڵکی باشووری کوردستانەوانێ هەمی دڵخۆشکەر بوو بۆیە ئەو لایەنەی پارتی دیموکراتی کوردستان و ئەوەی کە ئێستا باس ئەکرێڵێ بانگەوازێکیان کردو کە بۆ نیشەڕی لێیە بە هەموو شێوەیە دەبێت گەلەکەمان فشار بکە و نەیەڵێ بەرەو شەڕ بڕۆ چونکە ئێمە دەزانین پارتی دیموکراتی کوردستان هەموو هێلکەکانی خسۆتە سەبەتێ تورکیاوە بە نەوتەوە حتا ئەو نەوتە بە زۆر بۆرەکانم لێداژی کردو ئەڵێن بۆرەکانی خۆمانە کریان لێ وەردەگرن و لێرە دەستیان گرتووە بەسەر پاڵاگەکانەوە لە بەشێکی زۆر بۆ تەسفێکردنی پاڵاوگەکان دەرێنن و لێرە دەستیان گرتووە بەسەر دەرهێنانی نەوتە و ئەمەش پارێکی زۆری تریش خۆڕەکیان کردو بۆ کۆمپانیەکانی خۆیان و لە خۆشیانە بۆ کۆمپانیەکانی ئاکپارتی لە ناو ئاکپارتیشە بۆ کۆمپانیەکانی ئەردۆغان و ژنەکەی و زاواکەیەتی بۆ خۆمان ئێمە هەنگاوێ نەنێن بۆ ئەوە وەکو کورد بۆ ویست بێنێ ئێمە چاونە لەبەری عەرەب بین نەفارز بن بەرگریمانیەکان نە تورکەکان خۆیان لەبەرەوە ئێستا ئەم دەرفەتەی کە لە ئارایە هەیە و ئەم من پێم وایە ئەم شەشمانگە دنیا بە دۆخێکی ڕاگوزەراتی ئەپەڕێ مەرحەلەیەکی زۆر ئینتیقالی و شازە ئێمە ئەم مەرحەلەیە بەبێ ئاژا و شەڕێ ناخۆ تێپەڕێنین من پێم وایە بۆ خۆی سەرکەوتنێکی گەورەیە ئەو پارتی دەبووە وای نەکردا چونکە پارتی ئۆپشنی تر و ئەگەری تری لە بەردەما زۆر بوو ینی لە جیاتی ئەوەی ئەم هێزە کوردیانە بە مشارەکەیەکی حەقیقی لە حکوومەتێکی بەهێزە کۆکاتەوانێ هەمیشە هەوڵی داوە ئەمانە سەرکوتەکە بیکا بە پاشوی خۆیان بە پاشگوێتی ئەمان هیچ دڵێکان بە حکوومەت و دەسەڵاتی هەرێم خۆش نییە طبعا ئەمە هەمی لە ڕێگەی تورکیاوە ئەمە کراوە تورکیا وای لێ کردو پارتی لەگەڵ خەڵقا کردوتە دووبەرە بۆ کردوێتێ دووبەرە لە بەرەی دەسەڵات تر پێویستی بە خەڵق نەبێ و بێمنەت بێ لە خەڵق و ئەم بێمنەتی پارتی لە خەڵق وای کردو بە تەواوەتی بچێتە باوەشی تورکیاوە و ئەجندای تورکیا لە هەرێمی کوردستانە زۆرە مەسەلەی پارتی نییە ئی پێش پارتیشەیە ینی مەسەلەی تورکیا مەسەلەی ساڵی 1923 ساڵی 1920 کە ساڵ ئەو پرۆتۆکۆلانی ساڵی 25 و 26 کە دەوڵەتی تورکیا حەدیسی تیادا مەزراوە لە ڕاستیە تورکیا دەویست بە تەواوەتی پارتی لاواز بکە بەچی بەوەی خسێت دژی بەرەی حیزبە کوردیەکان و دژی بەرەی خەڵقی شەوانێ و بۆش نەوەستا کە داعشی شەو چەند سعاتێک خەریب و ئەو بینیمان ویستی هەولێریش بخاتە ژێر ڕکێفی داعشەوە بۆی زیاتر زعیفیکە ئەوە بوو هێزە کوردیەکان بە گەریلا و بە یەشێتی نیشتیمانی چوونە ناوچەی مەخموورەوانێ و نانهێشت هەولێر بکەوێ وایە ئەو دەرسێ بۆ پارتی لە ڕاستیە دەوڵەتی تورکیا بە ئاشکرا لە دنیا دەڵێ خۆ نەک ئێمە دەڵێن یعنی نەک لەگەڵیان نییە دژایەتیشت دەکا بەڵام ئەمە ئێستاکە ئەوەی کە ئێستا پارتی بۆ لەگەڵ تورکیا ڕێکەوتووە پەیوەندی بۆ هەیەکە پارتی کۆمەڵی هەڵەی گەورەی زۆر استراتیژی کردووە لە بواری دەرهێنانی نەوت و فرۆشتنیا و پەیوەندی سەربازی پەیوەندی مخابراتی زۆر پێشخستووە و لە ساڵانی نەوەتەکانەوانێ امتیازاتێکی زۆریاوە بۆ لایەنگرانی تورکیا و هێزە تورکمانەکان و قەبارێکی زۆری بۆ زیکردن لە پەرلەمانی کوردستانە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕووی ئەو هاوسەنگێنێ و دەوڵەتیانەوانێ دەرفەتێ ماوە بۆی ئێمە بەرامبەر بە تورکیا هەڵوێستمان هەبێ و ئەو هەڵوێستەش بە یەکگرتووی دەبێت لە زمنیشا پارتی تێدا بێ و بە تورکیا بڵێ ئیتر بەسە لێرە بوەستە لە ڕاستیە پەیامەکە بە پەیوەری هەڵسەنگاندن پەیامێکی ئەرێنی نەبوو پیامێکی باش نەبوو ئەکرێت ئەو پەیامە بە شێوەیەکی تردا ڕێژرایەوە قسەکە ڕووی لە تورکیا بووایە
یعنی کە تۆ هەر باسی ئەوەکەی بۆ ئەوی شەڕ و ئاڵۆزی نەبێ باسی داژیکاریەکەی خۆ داژیکاری هەموو کەسێ دەزانێت داژیکاری هێزی گەریلا خود هێزێکی بڵین پارتیزان لەگەڵ هێزێکی سوپایەکە معسکەری گەورە دابنێ و مەتار دابنێ و دەبابە بێنێت و بە هەلیکۆپتەر بێت ئەمە داژیکردنە داژیکردنی هێزێکی گەریلایی ئەبێت چی بێ ئەمڕۆ لێرە ڕۆژێکی تر دەستی دەکانەوە چوار ڕۆژی تر لەوەیە و دوای ئەوە خەڵکی کوردستان لە هێزی گەریلا ناترسێ ئەو ڕاستیەکە یعنی مەسەلەن لێرە بڕوا لێوە بڕوا نەکێت خەڵکی کوردستان لە هێزی گەریلا ناترسێ خەڵکی کوردستان لە هێزی پێشمەرگەژەی شوێنێ ناترسێ ئەو منتیقانەی بندستی گەریلاش کە پێشمەرگە دەچن بۆ ماڵی خوان و دەڕۆنەوانێ ماڵی خۆیان و کەس ڕێگریان لێ ناکە ناوچەی قەندیل ڕەنگە 4,000 پێشمەرگەی تیاابێت کە ماڵ و خۆی لە ناوچەی قەندیلا لە بندستی گەریلایە یعنی ئەبێت ئێمەش قسەی ئەومان هەبێ بڵین کاکە نابێ ئەوە بکەی وە ئەمە شتێکە بۆ تورکیا خراپە لە بیریشمان نەچێت هەرچ بانگەوازێ بۆ ئاشتی هەرچ بانگەوازێ بۆ ڕاگررتنی ئەردۆغان بەس دەسەڵاتی تورکیامان لەگەڵانێ هەموو خەڵکی تورکیامان لەگەڵایە بۆیە ئەم پەیامێکە بە معنای کەلیمە لێرە ئەکرا بە شێوەیەکی تر بێ و ئەم شێوە ئەم دیوە خراپەکەیەتی ئەکرا بە دیوە چاکەکەی بانگەوازێ بۆ تورکیا بکرێت و ئەگەر معاناتێکی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی ئەو دەسەڵاتی بندستی هەیە بەرامبەر بۆی کە فشارەکانی تورکیا هەیە من لێرەوانە تاکیدم هەر کەسێک دژی تورکیا بۆسێتەوە بەتەنیا نیە هەر کەسێک دژی دەسەڵاتی تورکیا بۆسێتەوە کە ئەردۆغانە ئەمڕۆ بەتەنیا نیە خەڵکی تورکیای لەگەڵایە خەڵکی ناوچەکەی لەگەڵایە و ڕای گشتی جیهانیش لەم ڕۆژانە خۆی یەکلای یەکاتەوە یعنی ناکرێن ئەمسا دوێنێ ئەردۆغانە ڕەشێکەوە ئەم شو 5-6 کەسە کوژرێ بە 5 شوێن تەقاوێنەوە بێ ماکرۆن تەسلیحێکی سیاسیەدا 3 ڕۆژ دوای ئەوە چەند کەسێ سەرە بڕێت یعنی خۆمانە لایەوان ئاشکرایە لەبەر ئەوان ناچارن ڕاستە داوانێت دەسەڵاتەکان بەرژەوەندیان لەگەڵێکا هەبێ بەڵام گەل ئەم کەرەنتینە نەبووایە هەمووانی ناچارە کرد ئەردۆغانیش و ئەو دەسەڵاتانشی کە لە پشتی ئەردۆغانن هەمیان بێن نەخوارەوانێ بۆیە ئێمە پێویستمان بەوەیە لەم هەرێمی کوردستانە جەسارەت لەم پانتاییە مرۆڤایەتە بەهێزە وەربگرین کە دژی دەسەڵات و ستەم هەیە بە تەنیا نین ئەوەی کە ئێستا ئەو لێدوانەی کە جەنابەت باسێکت بارزانی داوێتی بەرامبەر بە تورکیا من ئەڵێم ئەرێنی نییە ئەکرا زۆر لە قازان جیگەلەکەمان بدرایەوە لە دژی داژیگارەکانی تورکیا بدرایە و ترسیشی نەبووایە